دەکەم شوێنێکە پارکێکە ئێستانە کاریمە ئەو پارکە مامۆستا بەخۆی دەزانی پارکەکان گۆریان وشتیان تێدایە کارتریاش تێدایە ئەوجا خەڵکی زۆر سەردانی دەکاتن ئەوجا ئەنواع خەڵکی دەدایە هەیە ئیجابە هەیە سفورە هەیە هەر یەکەم نەوەیەکە ئەوجا ئیشەکەی تۆ چی؟ ئیشەکەم نەوێت لەسەر یاریشتەکانم ئەو یاریانی لێوێنە ها ئێستانەکەەوە دەنج و گۆرانی شتان دێتم پێگەم ئیشەکەی من لەسەر یاریشتە من لەسەر یاریشتەکاندا دەنیشم بیتاقە شتوەر دەگرم خەڵکی سوار دەگەمەی دەکەم تۆ پێگەم من بەنسبەت خۆمەوە شەوی 500,000 بدەنێ ئیشەی تۆ ناکەم وڵای ڕاستی مامۆستا منیش هەر خۆی مانگێک نابێت ناتوما ئەمە یەکەم دووەم ئەو شوێنە سەریکە ئەو شوێنە خەڵکی خراپ و باش ڕووی تێکات باشە سێم شت نوێژەکانت بەخوا ڕەنگە لە کاتی خۆیان نەکەی یا هەر شوێنی نوێژی لێ نەبێت مامۆستا بۆ شوێنی نوێژی لێە ئیشەکەش سعات 3 تا 12 شەو ئەو کاتانەش لە ماڵم مامۆستا بەیانیان نوێژ بیانیان ناچێت هەر بەجەماعەت لە مزگەوت دەیکەم نوێژی نیوەڕۆیان هەر بەجەماعەت لە مزگەوت دەیکەم ماشەڵڵا براکەم مامۆستا بەس بەقسەکەم تاوکەم براکەم بەخوا ئەوەنە گەنجی نوێژنەکە زۆرە ئەو ئیشەی تۆ بکەن عەزیزەکەم ئەگەر ئیشێکی پیاوانەترت دۆزیەوە بچۆ سەر ئەو ئیشە بەخوا مامۆستا ناڵێم هەمووی مانگێک نابێ هاتوومە سەر ئەو ئیشە کەمێک دوو دڵیش بووم ئەوجا ماوەی زۆریش لایڤ بۆ تۆ دەنێرم وەرت نەگرت ئەوجا ویستم پرسیار لە تۆ بکەم ئەوجا هیوادارم پەیامەکەم گەیشت بێت